لە دەستپێشخەریەکدا بۆ پشتیوانیکردن لە توشبانی شێرپەنجە هونەرمەند دکتۆر ڕەوات جەمال کۆنسێرتێک لە تەلاری هونەری شاری سلێمانی ساز دەکات. هونەرمەند ڕەوات جەمال وەک هەڵوێستێکی بەرزی هونەری و مرۆیی کۆنسێرتێکی بۆ شەیدایانی گۆرانی و میوزیکی کوردی ساز دەکات. داهاتی ئەم کۆنسێرتە پێشکەش دەکرێت بە نەخۆشخانەی هیوا و سەنتەری ژیانەوە. ئامادەبوونتان کۆمەک و هاوکاریە بۆ نەخۆشخانەی هیوا و سەنتەری ژیانەوە. خۆشەویستانی شێرپەنجە، دڵنیاتانەکەم چارەسەری شێرپەنجە لە کوردستان و لە ئەوروپا هەردووکی وەکو یەک وایە. لەم جیهازانەیە ئەتوانن تەواوکەری چارەسەرەکانتان وەربگرن و زۆر سوودی لێ ببینن. هیوارم هەموو کەسێک وەک بنورەی بەرز بێ تێ ئەپەڕێ بۆ ئەوەی کەوا بتوانین هاریکاری سەنتەری ژیانەوە بین لە بەرواری 23 دەی 2025 کاتژمێر 5 ئێوارە لە هۆڵی تەلاری هونەر چاوەڕوانی بلیت لەم شوێنانە دەست دەکەوێت. کافێ و ڕێستۆرانتی لایلاوک عقاری بەرامبەر. هاوکارم ڕێژنە ڕزگار دەربارەی ئەم کۆنسێرتە زانیاری زیاتری لایە. ڕێژنە زانیاریەکان لای تۆیە فەرموو. بەڵێ سلااوتان لەبێ ئەم کاتتان باش ئەکام مکتۆ ئاماژت پێکرد هونەرمەند دکتۆر ڕەوات جەمال سەرقاڵی ئامادەکاریە بۆ ئەنجامدانی کۆنسێرتێک لە شاری سلێمانی. دیارە ئەم کۆنسێرتە لەلایەن ڕێکخراوی کوردستان هەروەها بە سپۆنسەری میدیای دەستگای میدیای کورسات لە ڕۆژی 23 ئەم مانگا لە تەلاری هونەر کاتژمێر 5 ئێوارە بەڕێوە دەچێت. خۆشبەختانە ئەوەی کاتجێ خۆشحاڵیە سەرجەم داهاتی ئەم کۆنسێرتە بۆ توشبانی شێرپەنجە و نەخۆشخانەی هیوا و ژیانەوە دەبێ. ئاکا من بەڕێز دکتۆر ڕەوات جەمال لەگەڵم ئامادەیە گفتوگۆیەک دەربارەی ئەم کۆنسێرتە لەگەڵ بەڕێزیان ئەنجام دەدەین. دکتۆر گیان سلااوت لێبێ بە ئەرگنە بفەرمووتێرە زۆر سپاس دەکەم. لە نزیکەوە بەڕێستان هیچ بەرکەوتەیەکتان هەیە لەگەڵ توشبانی شێرپەنجە کەوا بوو بێتە پاڵنەر بۆ ئەم دەست پێشخەریە؟ پێشەکی بەخێر بێن نەوەڵا ئەوەی ڕاستی بێت وەکو خۆم کەسمان نییە بە دەربین لەوەی کە کەسێکمانیان کەسێکی نزیکم بەرکەوتەی شێرپەنجە بێت. بێگومان هەمومان خزم و دۆست و کەسمان لە دەست داوایتر بە بۆنی شێرپەنجە بیان بە بۆنی هەر بابەتێکی تر، بەڵام ئەمە بابەتێکی هەم مرۆیی بوو هەم وەکو ئەرکێکی سەرشانی خۆم وەکو هونەرمەندێک حەزم کرد ئەوەی کە پێم بکرێت ئەتوانم کۆنسێرتێکیان بۆ ساز بکەم و بڕیاریشە ئینشاءڵڵا سەرجەم داهاتی کۆنسێرتەکە بە خۆشحاڵیەوە لە خزمەتی برادەرانی سەنتەری ژیانەوە و خەستخانەی هیوا سەرف کرێت. دەستەکانتان خۆش بێ. دکتۆر با باسێک لە ئەو بکەین بۆچی لەم مانگەدا کە مانگی هۆشیاری شێرپەنجەی مەمکە بڕیارتان نا کۆنسێرتەکە ساز بکەن؟ پێشتر بڕیار بوو کۆنسێرتەکە بکرێت، دوایی برادەرانی هەردوو سەنتەری ژیانەوە و خەستخانەی هیوا ویان بە باشتر زانی کە لە مانگی 10 ئۆکتۆبەر کە مانگی هوشیاری شێرپەنجەیە بە تایبەتی شێرپەنجەی مەمک وتیان ئەگەر لەو کاتەیە بکرێت بۆ ئێمە زۆر باشترە بێت و منیش وتم هەچ کاتێکەوە بفەرمون بەسەرچاو. زۆر سپاس. هاوکاریکردن یاخود ئەنجامدانی کۆنسێرت و چالاکیە هونەریەکان لە ڕووی مادی و معنەویەوە تا چەند کاریگەریە بێت لەسەر توشبانی شێرپەنجە؟ وەڵاهی بە ئومێدیەوەی کە بێگومان کاریگەری ئەبێت و بتوانین بەشێک لەو بارگرانی و لەو ئەرک و مەسرفەی کە لەسەر ئەو هەردوو ئەو سنتەر و خەستەخانەی کە باسمان کرد ئەرکیان لەسەر کەم بکەینەوە بە پێی توانای خۆمان و مەرجیش نییە. زۆر کەس هەیە خۆشبەختانە لەم کۆنسێرتەیە مەسەلەن هەبووە 50 بلیت هەبووە 100 بلیت کڕوێتی تەنها وەکو باربوویەک وەکو هاوکاریەک بۆ بیرۆکەکە. ئەمە جێگەی دەستخۆشیە بە هیوانەوەی کە زۆرترین بینێت لە کۆنسێرتەکەدا ئامادە بە. دکتۆرەوە پێم خۆشە باسێک لە کۆنسێرتەکە بکەین. لە کۆنسێرتەکەدا چەند بەرهەمی بەڕێستان پێشکەشەکرێ؟ ئاخۆ هیچ بەرهەمێکی نوێ بەڕێز پێشکەش بە ئامادەبووە نەکرێ؟ بەڵێ وڵات ترەوە لەگەڵ گروپی موزیکا و هیلاکی ئەوان ئینشاءڵڵا بەرنامەیەکی جوانمان داڕشتووە بۆ 12 گۆرانیمان ئامادە کردووە لە ئەلبومەکانی پێشووتر و بۆ یاریشەیەکێک لە گۆرانەکان تازە بێت. دەستخۆش. با باسێک لە ئەوە بکەین پەیامی بەڕێستان چیە بۆ هونەرمەندان و بۆ گۆرانی بێژان کە ئەوانش بتوانن هاوشێوەی ئەم کۆنسێرتە هەنگاو بنن تا بتوانن هاوکاریەکی توشبانی شێرپەنجە بکەن؟ وەڵڵا نەک هەر بۆ توشبانی شێرپەنجە زۆر بابەت و سێکتەری تریشەیە کە ئەکرێ هونەرمەند
ئەو بەرپرسیارەتە بگرێتە ئەستۆی خۆی بتوانێت خزمەتیان بکە. بەڕای من زەحمەتە بەڵام شتێکی ئەستەم نییە، ینی هونەرمەندێک توانێت لە سۆنگەیەوەی کە بتوانێت بەرپرسیارەتی ئەوە هەڵبگرێت کە ئەویش تاکێکە لە کۆمەڵگە و بتوانێت چمکێکی ئەو بارگرانیە لەسەر ئەو شوێنانە کەم کاتەوە، ئەتوانێت کۆنسرت بێت، بەرنامی هوەری بێت، یان چی لە دەستێت بیکات. ڕۆڵی دەستگای میدیای کورسات لە سپۆنسەرکردنی کارە هوەری و چالاکیە هوەریەکان و بە تایبەت لە پرۆژە خێرخوازیەکاندا چۆن هەڵەسەنگێنی؟ مای شانازیە کە کورسات وەکو هەمیشە ماڵی هەمووان بووە و دەست پێشخەر و پێشەنگ بۆ لەم بوارانەدا ومێدی سەرکەوتن و بەردەوامیان بۆ خوازم. زۆر سپاسیانەکەم. زۆر سپاس بۆ بەڕێستان. دکتۆرا ئێمە پێمان خۆشە لە ڕێماکی کورسات نیوزەوە بەڕێستان بە بینەران و هاواداران و عاشقانی دەنگی دکتۆرا جەمال ڕابگەێنن کە ڕۆژی پێنجشەممە کۆنسرتان هەیە و پێم خۆشە لە زاری خۆتەوە گوێبیستی. ئینشاءڵڵا ڕۆژی پێنجشەممە 23دا کاتژمێر 5 ئێوارە لە هۆڵی تەلاری هونەر کۆنسرتێکی جوان سازەکەین بە ئومێدیەوەی هەم چێژ ببینن لە گۆرانیەکان و هەم بەشداریش بن لەم کارە مرۆیە و زۆر سپاس بە هەمولایەک. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ڕەوا جەمال. ئێمەش بۆ هیواین کە زۆرترین بینەر لە نێو کۆنسرتەکەدا ئامادەیان هەبێت چونکە سەرجەمداهاتی ئەم کۆنسرتە چرخان کراوە دابین کراوە بۆ توشبوانی نەخۆشی شێرپەنجە هەروە نەخۆشخانی هیوە و نەخۆشخانی ژیانەوە. ئاکام لێرە ئامادەکاریەکان وا دەست پێ دەکەن دکتۆر ڕەوا جەمال و موزیسیانان ئامادەکاریەکان بۆ ڕۆژی پێنجشەممە بەرواری 23مان کە لە تەلاری هونەر کاتژمێر 5 ئێوارە کۆنسرتەکە ساز دەکرێت. بەڵێ ڕێژنە سپاس بۆ تۆ هونەرمەند ڕەوا جەمال.